ساڵیش نەورۆزاتەوە دەڵێم ساڵیش نەورۆزاتەوە. نەورۆز هێمای ژیانەوە و سەر لە نوێ دەستپێکردنەوەیە کۆمەڵانی خەڵکی ئازادی خوازی کوردستان. با نەورۆزی ئەم ساڵ ببێتە نەورۆزی سەرکەوتن و گەیشتن بە لووتکەی ئاواتە دێرینەکانمان. با ئەم نەورۆزە بکەین بە هێمای یەکگرتووی و هاوخەباتیمان لە پێناو بەدیهێنانی داهاتوویەکی گەشتر. وەک چۆن سروشت لە نەورۆزدا خۆی نوێ دەکاتەوە، با ئێمەش وزە و هیوایەکی نوێ بەدەستبێنینەوە بۆ بەدیهێنانی خەونەکانمان. لەم نەورۆزەدا با بەڵێم بدەین کە هەمومان بە یەکەوە تێبکۆشین بۆ گەیشتن بە ئامانجە هاوبەشەکانمان و بەدیهێنانی ئامانجی بەرزی گیانبەختکردوانی شۆڕشی ژن ژیان ئازادی. نەورۆز تەنها جەژن نییە، بەڵکو هێمای بەردەوامی خەباتمانە لە پێناو ئازادی و یەکسانی و بەختەوەریدا. با بەگڕی ئاگری نەورۆز هیوای گەیشتن بە ئاواتەکانمان گەشتر بێت. شوقەداتەوە دەڵێم ساڵی